من لەگەڵ میوانەکەم لەسرم بابەتە قسە دەکەم بەڕێز ئاری سەفین بەڕێبەرایەتی شارەوانیەکانی کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵما بەڕێز ئاری سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا باس لە بابەتەکان بکەین بەڕێز ئاری سەیفەدین کە ئەم گەڕەکانە ژمارەیان وەکو ئاماژەم پێ کردە گەڕێکی زێدەڕۆیە لە قۆناغی یەکەم چەند گەڕێک ئەگرێتەوە قۆناغی دووەم چەند گەڕێک کامیان لەسەر شارەوانی و کامیان لەسەر وەزارەتەکانی ترە بۆ تاپۆکردن. سپاس هەرچاوم. خۆی پێشەکی مەبەستم لەوە هەیە وەکو شارەوانەکانی کەرکووکە اختصاسمان لە دەوروبەرە بەس وەکە توان تۆزێ ئاماژە تۆزێ زانیاری بدەم لەسەر ناو مەرکەزی کەرکووک. ئێمە تقریباً بۆ زیاتر گەڕێکمان هەیە زیادەڕەوی کراوە دروست کراوە. گەڕێکی ترمان هەیە با بڵێن ئیمتیدادە بۆ زیادەڕەویەکان ئەمە لە ناو مەرکەزە لە ناو قەزا و ناحیەکان عینەشت بابەتی زیادەڕەوی هەیە. بەس حەزەکەم یەک زانیاریەک ساخکەم وە لای جەنابەت شوملی هەموو عەرزەکان ناکە سەر بە وزارەتەکانە بەس شوملی دوو نەوعی عەرزەکات عەرزێک هەیە سەر بە بەلەدیەیە بەلەدی کەرکووکیان بەلەدی قەزا و ناحیەکان کوا ئیفراز نەکراوە مفرەز نییە ئەوە تۆزێک تەفسیرێوێشیکردنەوەیەوێت نەوعێکی ترش هەیە عەرزەکە جنسی زراعیە جنسی زراعیە سەر بە وزاری مالیە ئەگەر داخل حدودی هەرچی بەلەدیەک بێت ئەوی کوا زیادەڕەوی کردووە لەسەریا طلب تقدیم ئەکات ئیتر تۆزە فلتەر و ئیجراعاتی تایە بەپی پێویست تاپۆکرێ. باشە هیچ مەترسی لەسەر ڕووخانی خانوە زیادەڕۆکان هەیە لە بەرەوەی هەندێک جار هاوڵاتیان مەترسیەوە ئەبینن کە ئەم خانوانە بڕووخێنرێن ئەمانە هەمووی تاپۆ دەکرێن وەکو وتت ئەوانەی کە لە چوارچەوەی بڕیارەکاندا بڕیاری لەسەر دراوە ئەوەی لەسەر بڕیاری 320 بێت شوملی بکات هیچ خانوویەک ناڕوخێت بۆ نمونە با یەک شتێک پێ بڵێم لە کاتی کازمی تعلیماتێک دەرچوو حتا ئەوانی زیادەڕەویان کردووە لەسەر وزارەتەکانی ترشا نائڕوخات یانیەوە شتێکی من المسلماتی پێڵێن لە قانونە. باشە ئەو خانوانە بە چەند قۆناغ دیارەکە تاپۆ دەکرێن قۆناغی یەکەم و دووەم کەی شارەوانی وەزارەتەکانی ترە کەی دەست پێ دەکات هاوڵاتیانە بێت چی بکەن بۆی کە خانوەکانیان تاپۆ بکرێت ڕێکارەکان چی ئایا ڕێنمایی دراوە بۆ ئەمە ڕاستەک خۆی ڕێنمایەکان چۆ بوو لە 2022 بڕیارەکە دەرچوو 90 ڕۆژاندانە بۆی تەڵەبات پێشکەشکەن کوا زیادەڕەویان کردو دوای 90 ڕۆژەکە ڕامانگەر ئیمڕۆ ئیعازمان بۆ هات کۆبنەوەیەکمان کرد لەگەڵ دوێنەری دەوڵەی ڕئیس وزەرا کۆبنەوەیەکمان کرد وتی کاکە ئێمە هینمان پێگەیشتووە تعلیماتمان پێگەیشتووە هەرچی هاوڵاتیەکەوە نەیتوانێت لەو 90 ڕۆژەی کوا لە ساڵی 2022 داواکاریەکانە پێشکەشکە لەمە دو مەفتوحە سەقفی زەمەنیشی نییە ئەمە یەکەم شتەوە دامان ناوی ئەعلانی بکەین لە سەفحای ڕسمیەکانی بەلەدیە و بەلەدیات هەتا خەڵک بتوانێت تەڵەب تەقدیم کە هەیە نەیتوانی هەیە ئاگای لێ نەبووە ئەتوانێت بەپێی ڕێنمایەکان تەڵەب تەقدیم ئەکاتەوەنی کوا زیادەڕەویان کردووە دوای ئەمە دەین چیەکەین جەردی ئەو زیادەڕەویان ناکەین لە قەزا و ناحیەکان یان ناو مەرکەز لیجان هەیە جەردی زیادەڕەویەکانەکە حەدی ئەدنا بۆ زیادەڕەوی لە 250 هەتا 800 مەتر یعنی ئەوە منە ثەوابەتە دوای ئەوە کە ئیفراز دەکرێت دوای ئەوە کە موافقاتی وەرەگرێت هەڵەسین چیەکەی لەسەر مادەی 8 و 7 بەیع و ئیجار ئەموال الدەولە چی لیەکەین تەقدیرەکە لە ژنێک دەرەچێت تەقدیر ئەو عەرزانە کە بەپێی بازار بەبێ پازاری ئەو پارێزگایان ئەو ناوچەیە دوای ئەوە تەقسیت دەکرێت هەتا 20 ساڵ یعنی ئەوەش هەر ئاسانکاریە ئاسانکارێکی زۆرە یعنی هەر هاوڵاتیە کەو کاتی ئەو فلتەرانە تێبپەڕێنێ کە کەو کاتی بگاتە ئەوەی پارەی ئەو بەدەلی ئەو عەرزە بدەکوا بۆی تاپۆکرێت بۆی هەیە بە 20 ساڵ تەقسیت بکرێت ئەوەش ئاسانکاریە. باشە بەڕێزاری هیچ جیاوازیەک هەیە لە نێوان گەڕەکە کوردنشین و تورکماننشین و عەرەبنشینەکان بۆ نمونە بەشێکیان زیاتر زەوی کشت و کاڵی بوونە زیاتر سوودمەند دەبن لە تاپۆکردنی خانوەکانیان بەشێکی دیکەی وانە ئەمە چۆنە تاپۆکردنە طبعا يعني من وەک هاوڵاتی قساکەم لەم بابەتە چونکە من وەک ناو مەرکەزی کەرکووک کاکە ئەحمەد خۆی بەڕێوەبەری شارەوانی کەرکووکە بەس وەک هاوڵاتیەک من هەست دەکەم بڕیاری 320 خزمەتی کورد ناکە بە نزبەیەکی زۆر لەبەر ئێمە سێری فەیلەقکەین فەیلەق سەر بە وزاری دیفاع بارودخانە عینەن هەرواشت محەڕەماتی نەوتیمان هەیە تەنها پەنجەعەلیمان هەیە یان شوەدا و یان سیەکانیان و گورگەچاڵ ئەوانە خارج حدودی تەسمیمی بەلەدی کەرکووکن یعنی ئەگەرمە بمانە بڕیاری 320 تەطبیقکەین شوملی نە شوەراوەکات نە سیەکانیانەکە نە گورگەچاڵەکات
کەواتە چارەنووسی و گەڕەکانە چی لێدێ ئەوانەی کە ئێستا بەڕێزت ئاماژت پێکراوانی کە زۆرینەی کوردنشینن ئەمانە چۆن نتوانن قەرەبوو وەربگرنەوە یا سوودمەند بن؟ ئێمە بالفعل ئێمە نوێنەری دەوڵەتی ڕئیس وزەرا هات قسەمان کرد لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد عومەر و لەگەڵ پارێزگای کەرکووک دانیشتی ئەبێت داواکاریە بکەین ئێمە دانیشتمان مەحزەرێکەکەین بەکۆی گشتی وەک شارەوانیەکان و شارەوانی ئەیدەینە دەست دکتۆر حەیدەر وەکو خۆی کە ڕئیسی لیژنەی کەرکووکە هەڵەسێت چیەکە ئەو داواکاریانە بەرزەکاتەوە ئەبێت تۆزێ خصوصیت بدەینە شاری کەرکووک لەبەری لە 2003 ئەو زیادەڕەوانی کوا کراوە وەکەوەی کە باسمان کرد سەر با بڵین گورگە چاڵ و سیەکانیان شۆرە ئەوانە دێبووە خەڵکی دیاتەکان هەڵساون کتر بە پێی پێوەستکڕیانە و یان ئیسفادیان لێ کردووە ئێوە داخل حدودی دەسمی بەلەدی کەرکووک نییە بڕیاری 320 خزمەتمان ناکە ئێمە هەڵەسین ئێمە وا پێشنیارمان وا کردووە ئەو پێشنیارێکی نەمەحسەرێک ئەینووسین بەرزەکەینە بۆ ڕئیس وزەرا هەتا بتوانین تعلیماتی تری لە قەرارەکە دەرکە حەزەکەم زانیاریە ترش بدەم قەرارەکە بیدایت لە 2022 کە بڕیاری لەسەر درا زۆر نوقسانی هەبوو زۆر نوقسانیە بوو ئێستا حالیان دوو بڕیاری تری بۆ دەرچوو ئەو دوو بڕیارە تەواوکەری بڕیاری 320 یعنی ئاسانکاریەکانی تیا هەیە ئەمەش ببێت هیچ لەو ئاسانکاریانە ئەگەر بتوانین ئەوانی دەوروبەری با بڵین حدودی شارەوانی کەرکووک ئەگەر بچێتە ناو بڕیارەکەەوە زۆر باشە بێت ئەو کاتە سونمەدێ باشە بێت کورد باشە بەڵام بۆچوونێک هەیە لە نێو هاوڵاتیاندا کە دەگوترێت ئەمە بەشێکی بۆ بانگەشەی هەڵبژاردنە کایسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بڕیارە لە مانگی 11 بەڕێوە بچێت پێت وایە تا کاتی پێویست بتوانن مامەڵەی تاپۆی زەوی زێدەڕۆ بۆ هاوڵاتیان تاوا بکەن یا جارێکی دیکە کەوێتە دوای ئەم پرۆسە سیاسیە لە عێراقەوە واللهی ئەو پرسیارێکی سیاسیە من ناتوانم جواب بدەمەوە بەس ئەگەر حتا بانگەشەی هەڵبژاردنەش بێ کورد ئەگەر هاوڵاتی سوورمەند بێ پێ قەیتێکە باشە کەواتە لە ئەو ماوەیە کە دیاریکراوە سەرجەم مامەڵەی هاوڵاتیان تاوا دەبێت کە زیاتر لە 90,000 ئەمە ئەبێ پارە بدەن بڕێکی بەشێک لەم هاوڵاتیانەوانی کە لەسەر زەوی شارەوانیەکانن چۆن دەبێت بڕی پارەکە و قستەکان چۆن دەبێت ئەمە هاوڵاتیە توانێت ئەم پارەداراییە لە ئەستۆ بگرێت؟ خۆی وەکەوەی باسمان کرد لیژنی تەقدیر دوایەوە کە با بڵین کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵە فلتر هەیە بەسەریاچێت ئەکرێتە سەروی کە لیژنەیەک هەیە پێ لە لیژنە تەقدیر ئەراضی لیژنی تەقدیر ئەراضی بەپی مادەی 8 و 7 وەکوی باسم کرد بێ ئەوە ئیجار ئەموال دەولە هەڵەسەر تەقدیری ئەو عەرزە ئەکات ئەو عەرزە لە بینی با بڵین 250 لە 200 بۆ 300 مترە بەپی قەزا و ناحیەکان و ناو مەرکەز لیژنی تەقدیر چی ئەکات بە حیسابی بازار تەقدیرەکات و تەخمینیەکە لێرە هەرچەندێکشی بۆ دەربچێت تەراو عەرزەی تر وەکەوەی جەنابەت فەرمووت هەیە خانووە هەر ئەبێنێت وەکو خۆی ئەمێنێت تەقدیرەکرێت لێرە چی ئەکرێت قستەکرێت قستی 20 ساڵ درێژخایەنە 20 ساڵ هیچ کێشەی نیت ئەگەر مۆزەف بێت ئەوە خۆی ماستەرکارتی هەیە و کەفالەتەکرێت ئەگەر مۆزەفش نەبێت بەپی پێویست و بەپی پارەکەی کوا لەسەرێتی ئەو کاتە ناحیە قانونیەکە و مالیەکە ئەتوانێت بڵێ کاکە دوو مۆزەفیان کەفالی عەقاری هەبێت یعنی ئاسانکاریە باشی تیا هەیە بڕیارەکە زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئاری سەیفەدین بەڕێبەری بەڕێبەرایەتی شارەوانیەکانی کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس